بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سەلام و ڕەحمەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ. خۆشحاڵین جارێککە بە خزمەت هەموو لایەک بگەینەوە. ئەمڕۆ کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان بوو سەبارەت بە سێ بابەت: بابەتی ڕەشنووسی یان نووسینەوەی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان و بابەتی کۆمیسیۆنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە ماوەکەی بەسەر چووە لە 2019ەوە و یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. لەم کۆبوونەوەیدا ئێمە لەسەر هێندێک خاڵ دەتوانین بڵێم ڕێک کەوتین یان هەمومان بۆچوونەکانمان یەخست. بۆ نمونە سەبارەت بە گفتوگۆ لەبارەی ئەم سێ پرسە بە زۆرینە و کەمینە نییە، بەڵکو بە سازان و بە ڕێککەوتن و بە گفتوگۆیە، واتە گفتوگۆکردن بۆ ڕێککەوتن لەسەر ئەم سێ بابەتە بنەمایە بۆ ڕێککەوتن، چونکە ئەم بابەتانە بەڕاستی پەیوەندی بە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە و ڕەهەندی نیشتیمانی و نەتەوەیان هەیە. بەڕاستی پێویستە بەلایەن یەکەم زۆرینە هەر زۆری خەڵک کە دیارە لێرە فراکسیۆنەکان وێنەراتیان دەکەن بە پەسەندی بزانن. دووەم، ئێمە سەبارەت بە یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆنی هەڵبژاردن کە ئێمە زۆربەی هەر زۆری لەگەڵ هەمواری یاسای هەڵبژاردنین و هەندێکیش لەگەڵ ئەوەن کە کۆمیسیۆن دووبارە دابڕژێتەوە لەسەر ئەساسی بەرکەوتەی هەڵبژاردننی 2018 کە ئەو کۆمیسیۆنە پێشتر پێکات بوو و زۆر لە سازانی تێدا بووە. ئێمە پێمان باشە هەردووچیان ئەم بابەتە بەیەکەوە باز بکرێن و گفتوگویان لەسەر بکەین و بەیەکەوە لەسەریان ڕێکەوین. هیچ کامێکیش بەڕاستی بڕیارش کەشماندا مەبدەئی ئەویش ئەوەیە، ئەوەی کە داوای ئێستحقاقی ئینتیخابی دەکات لە سەبارەت بە پێکەنانەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ئەوەی کە داوای یاسای هەڵبژاردن هەمواری یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکات، هیچ کامێک لەوانە بۆی نییە بەڕاستی کە تۆمەتبار بکات بەوەی کە ئەوە دەیەوێت هەڵبژاردن دوابخا، چونکە هەر کەسێک مافی خۆیەتی سەرنجی هەبێ و هەر کامێک لەوانش ئەگەر بین ئێمە بەڕاستی پەلەی لێ بکەین دەتوانین لەسەریان ڕێک بکەوین و دەتوانین هەم یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە لەسەر ڕێک بکەوین و هەم دەتوانین کۆمیسیۆنیش بە شێوەیەکی کە ئەگەر بیویسترێ ڕێک بخرێت و هەرچەند ئێمە لەگەڵ ئەوەین ئەم کۆمیسیۆنی ئێستا هەیە فەراغەکانی پڕ بکرێتەوە و پێکهاتەی دیکە لیستی دیکە هەیە کە پێشتر نەبووە لە پەرلەمانی کوردستان ئێستا هەیە بە ئەندامی تێدا هەبێ و ئەگەر یان لایەنێک ویستی نوێنەرەکەی خۆی بگۆڕێ ئاسانی نوێنەرەکەی خۆی بگۆڕێ، بەڵام وەکو کۆمەڵ ئێمە مەجیار ینی پەیوەندی بە کۆبوونەوەکە نییە بڵێن قسە ڕێکردن. ئێمە کۆمەڵ بەلامانەوە ئاساییە کە بەم شێوەی ئێستا هەڵبژاردن بەڕێوەبەری یان بین بەپێی ئێستحقاقی ئینتیخابی 2018 بێ. سەبارەت بە دەستور بەپێی یاسای ژمارە 4 2015 لیژنەی دەستور پێک دێ لە 21 کەس. ئەمڕۆ باسی وەکرا کە هێندێک لە لایەن و پێکهاتەکانی کەشی تێدا بێ. ئێمە گوتمان ئەمە پێویستی بە هەمواری یاساکە هەیە. ئەو 21 کەسێک کە دیاری کراون پێمان وایە ئەو کەسانی کە نەماون جێگەکانیان پڕ بکرێتەوە، وەگەر پێویستە بەڕاستی زیاتر بکرێت لەم 21 کەسە پێویستە بە یاساکەی هەموار بکرێت. سەبارەت بەم کەش و هەوایە بەڕاستی ئێمە پێشنیارێکمان کرد بە تایبەتی ئێمە من بەڕاستی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و دەستکاریکردنی کۆمیسیۆن دووبارە هەڵبژاردنەوەی و هەڵبژاردننی پەرلەمان و یاساکەشی بەڕاستی ئەمانە حتا بەڕاستی دەستور کەمانە هەموو قەزەی گرنگن و ڕەهەندی نیشتمانیان هەیە پێویستی بە کەش و هەوا و سەقامگیریی سیاسی هەیە. بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان لەبار نییە و زۆرێک بەڕاستی لە مقاتەعە و لە پەیوەندی تا ئاستێکی زۆر خراپ لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە. پێویستی بەوە هەیە کە لایەنە سیاسیەکان پێویستە بەڕاستی بۆ کەش و هەوایەکی ئارام سەقامگیر دروست بێ بۆ هەڵبژاردننیش و بۆ یاسای هەڵبژاردننی کە ئەگەر هەموار بکرێ و بۆ دروستکردنەوەی کۆمیسیۆنیان ئەو کۆمیسیۆنێکی ئێستا بەڕێوە ببە پێویستی بەڕاستی بە کۆبوونەوەیەکی ڕەنگە سیاسی ببێ بۆ ئەوەی بتوانین ئەو کێشانەی ئەگەر لێرە چارەسەر نەبن لەناو فراکسیۆنەکان و لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان لەوێ چارەسەر بکرێ.